ئەوانەی کە جگەرەکیەشن زۆر قورسە کە کۆنتڕۆلی نەخۆشەکەیان بکەین پلەمان هەیە بۆ کۆنتڕۆلی نەخۆشەکە ئەوانەی کە تەواو کۆنتڕۆڵن ئەوانەی کە بڵێن نیمچە کۆنتڕۆڵن ئەوانەی کە خراپن ئەوانەی کە خراپترن هیچ نەخۆشێکمان نەبوو لە کۆنتڕۆڵا بێت جگەرە خۆرەکان لەگەڵ ئەوەشا کە هەموو دەرمانێکیان بەکارهێنا کۆنتڕۆڵ نابێت هیچیان و زۆر کەمیشان لە نیمچە کۆنتڕۆڵا بوون ئەوانیکان یان نەخۆشەکان زۆر بە قووەت بوو یا بەهێز بوو یا زۆر بەهێز بوو لەبەرەوە یعنی بۆچی چونکە تۆ مادەیەکەی پێڵەن TNF نازانم بەخوا چی پێڵم ببن تیمە نیکرۆزیت فاکتەر ئەم مادەیە کە جسم خۆی ئێڕەژێ ئەبێتە هۆی نەخۆشەکە و ئەبێتە هۆی کورسی نەخۆشەکە ئەو دەرمانانی هەندی دەرمانی تازەیە کە دژی ئەو مادەیە لە جسمە بەڵام تۆ جگەرە ئەو مادەیە زیاکات کەواتە تۆ دەرمانێکەی کە دژی ئەوە بێ دەرمانێکی کە